کریستیان ڕۆناڵدۆ هەموو شتێکی جیاوازە. دوانەیەکی قۆز بۆ دیگاردی کریستیان ڕۆناڵدۆن. ئەزانی ئەوان چێن؟ پێشتر ئەم دوو براگەنجە لە سوپای پورتوگالدا بوونە خۆبەخش. لە ئەفغانستانیش خزمەتی سەربازیان ئەنجام داوە. پاشان خزمەتەکەیان گواستەوە بۆ پۆلیس بۆ پاراستنی سیاسیەکان و پارێزەرەکان. ئەم دوو گەنجە ناویان سێرجیۆ و جۆرجی ڕامالیرۆیە. لە ئێستادا بە بەردەوامی چاودێر و بۆدیگاردی کریستیان ڕۆناڵدۆن. بە دوانە قۆزەکە ناوبانگیان دەرکردووە. لە سعودیا لەگەڵ کریستیان ڕۆناڵدۆدا دەرکەوتن. بوونەتە بابەتی سۆشیال میدیا. ساڵی 2021 کریستیان ڕۆناڵدۆ بۆندی لەگەڵکردن. جا چی خواهیشێکی لەو جۆرەی ئەداتێ؟ هەردووکیان مۆڵەتی بێموچەیان وەرگرت بۆ ئەوەی بۆندەکەی ڕۆناڵدۆ ڕەت نەکەنەوە. ڕەنگە پارێکی باش لە کریستیان ڕۆناڵدۆ وەربگرن مانگانە. ئەوەی جێی باسە ئەم دوانەیە ناوبانگێکی زۆریان پەیدا کردووە. بەهۆی کریستیان ڕۆناڵدۆ نا، بەڵکو خۆشیان دوو کەسی قۆز و سەرنج ڕاکێشن، هەروەها شیک پۆشیشن. دەزانی ساڵانە چەند وەردەگرن؟ بڕی 1.5 ملیۆن دۆلار وەردەگرن. ئەی تۆ ساڵانە لە سایەی حکومەتی هەرێمی کوردستاندا بڕی چەند وەردەگری؟